بەڵێ بەڕێزان کوردستان لە بەردەم قەیرانی زۆری پەنابەر و ئاوارەکان بێگومان لە ئێستای کوردستاندا لە هەر شوێنێکی کوردستان بڕۆی دۆرترین لادێش بێ بێگومان پڕە لە ئاوارە و لە پەنابەر ئەو ڕۆژێکە لە ناوخۆی عێراق هاتووتە ڕۆژەبەوە و ئەو ڕۆژێ بۆ وڵاتانی دەوروبەریش هاتووتە ڕۆژەبەوە ڕۆژئاوای کوردستان سۆریا باکووری کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان ناوەڕاستی عێراق شوێنەکانی تری عێراق هەر کەسێکی لێ بقەومێ بێگومان پەنا بۆ هەرێمی کوردستان دێنێ هەرێمی کوردستانیش لە ئێستادا بەڕێزان وەکو خۆتان ئەزانە لە کۆمەلێک قەیرانی سەختدا دێبەردەبێ قەیرانی برینی بودجێ هەرێمی کوردستان قەیرانی شەڕی داعش کۆمەلێک قەیرانی تریش هەیە بەڵام سەرەڕای ئەو هەموو قەیرانە تانویەتی شوێن بۆ ئەم ئاوار و پەنابەرانە بکاتەوە لە ڕۆژی جیهانی پەنابەراندا چی بکرێت لە کوردستانە بۆ ئەوەی کەمێک لەم قەیرانە سوک بێتەوە ئایا هەرێمی کوردستان تانویەتی ئەمە وەکو پرسێکی سیاسی بەکاربێنێ بۆ تا ئێستا لە سەراستی نێودەوڵەتی کۆنفرانسێکی گەورە لە کوردستانە نەکراوە ئێوە ئازانن بۆ چەند سەد هەزار پەنابەرێک ئەوروپا هەموو وڵاتانی ئەوروپا بەو بودجە بەلاحەوە بەو جوگرافیا فراوانەوە و بەو مؤسساتەوە کەوتبوو لەرزە ئەترسا بەڵام لە کوردستانە لە ئاستی ستانداردی جیهانیش تێپەڕ بووە زیاتر لە سەدا سیهی ڕێژەی دانیشتوانی ئێستای باشووری کوردستان پەنابەر و ئاوارە نەبێگومان ملیونێک و 800 هزار بەگشتی باستەوە دەکێت کە لە 2 میلیۆن کەسیش زیاتر ئاوارە و پەنابەرن لە کوردستانە چی بکرێت کە بێگومان ئەمە لە بەرچاو بخرێت هەم لەلایەن حکوومەتی عێراقەوە وەکو پێویست یارمەتی هەرێمی کوردستان داوە وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق وەکو پێویست بودجە دابین کراوە بێگومان ئەو وەکو ئێوەش ئەزانن ئەو هەموو پەنابەرە هاتووە بەشی هەرە زۆری دابینکردنی خزمەتگوزاریەکان لە هەموو ئاراستەکانە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان بووە وەزارەتی تەندروستی بوو ملیونێک و 700 هزار پەنابەر خزمەتگوزاری تەندروستی دابینەکە بەدەیان کامپ لێرە هەیە بێگومان کارەبا و خەدەماتی تر تا دوایی چی بکرێت کە ئەم قەیرانە لەوە زیاتر گەورەتر نەبێت پلانێکی استراتیژیک پلانێکی دوورمەودا پلانێکی زانستیانە هەمە لایەنەدا دابڕێژێ بۆ ئەوەی ئەمەش نەبێتە قەیرانێکی کە ئەم قەیرانە تەسیراتی دوورمەوداش نەبێت بێگومان مەترسی ئەوەش هەیە کە ئەمە تەسیری دوورمەودا هەیە لە گۆڕینی حتا دیموگرافیای هەرێمی کوردستان و لە زۆر مەسەلەی تر بێگومان مەسەلی بێکاری و زۆر ئاراسەی تر باندۆری هەیە لەسەر هەرێمی کوردستان ئێمە لە کەمپی کەورگوسکی پەنابەرانی ڕۆژئاوای کوردستان داین ئەم شەو بە شوەیەکی ڕاستەوخۆ ئەم پرسە بە تێرۆپەری بەڕێزان دابێشەکەین میوانە بەڕێزەکانی منیش موسا ئەحمەد سەرۆکی ڕێکخراوی خێرخوازی بارزانی هەروەها هوشنگ محەممەد بەڕێوەبەری گشتی ناوەندی هاوبەشی هەماهەنگی لە وەزارەتی ناوخۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە تایبەتمەندیشە لەسەر مەسەلەی ئاوارەکان و پەنابەران هەروەها هۆگرچەت و چالاکوان و سەرۆکی ڕێکخراوی پاو کە تایبەتە بە مافی مرۆڤ و ئەوانیش بێگومان لەسەر ئەم پرسی ئاوار و پەنابەران بەدواداچوونەکەن بە خێراتنی میوانەکانی تریشم ئەەکەم کە لێرە حەزوریان هەیە ئەوانیش خەڵکی ئەم کەمپەنە ئەوانیش بێگومان سەرنجی ڕای خۆیان هەیە بەڕێزان بەڵێ کاک هوشنگ بە کۆلانی پەیوەندیدارە کە لە توە دەست پێ بکەم کوردستان لە بەردەم قەیرانی زۆری پەنابەر و ئاوارەکان بێگومان لەوانەیە ئەگەر ئیحسایەکی دیقەتیش بکرێت ئەوەی کە بە چاوی خۆتە بینی لە هەموو ناوچەکانی کوردستان ڕێژەی ئاوارەکانەوە زیاترێ چیەکە نێوە ئەم قەیرانە زیاتر تەشەنەکە بەڵێ زۆر سپاس بۆ ئەو بەرنامەیەوە زۆر سپاس بۆ ئەو میوانە بەڕێزانش کە لێرە ئامادە بووینە بەڵێ بەڕاستی لە هەرێمی کوردستان هەر لە کاتی شەڕی داعش نییە کە دەرگای بەڕووی ئاوارەکان کرایتەوە لە ساڵی 2003 تاکو ساڵی 2010 زیاتر لە 600 هزار ئاوارەی لە هەموو پێکاتەکە جیاجەکانی عێراق لە هەموو پارێزگاکان ڕیان لە هەرێمی کوردستان کردووە هەرێمی کوردستان دەرگای بۆ کردنەوە بۆ ژمارێکی زۆریان تاکو ئێستاش نزیکەی زیاتر لە 100 هزارمانەوە بەڵام ئەوە ڕێژێ زۆرەی کە دەستی پێکرد لە ساڵی 2011 و دواتر 2012 و شەڕی سووریا بۆ هۆی هاتنی نزیکەی 2 میلیۆن پەنابەرانی سووریا بۆ هەرێمی کوردستان و بۆ دوای ئەویش 2014 و مانجی 6 هاتنی داعش و کەوتنی مووسڵ و شاری ئەمبار و سەلاحەدین ئەوانە کاریگەریەشی تەواوی هەبوو لە ڕووی مرۆیی لە ڕووی دارایی لە هەرێمی کوردستان کە بۆ هۆی هاتنی نزیکەی 1,400,000 ئاوارەی ناوخۆ و ئێستا هەرێمی کوردستان ئێمە لە هەرێمی کوردستان 1,600,000 ئاوارە و پەنابەری تۆمارکراو هەیە کە 233,000یان پەنابەری سووریان و 1,360,000یشان ئاوارەی ناوخۆن بەدڵنیایەوە سەبارەت بە ئەوە پەنابەرانی سووریا بەڕاستی ئێمە شتێک هەیە سیاسەتی حکوومەتی ئێمە لە وەزارەتی ناوخۆ
پەنابەرانی سووریا لە ڕووی نەتەوەیەوە ئەوان ئێمە وەکو ئاوارە و یا وەکو پەنابەر سەیران ناکەین لە هەرێمی کوردستان ئێمە لە ڕووی نەتەوەیەوە وەکو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان سەیری ئەوان دەکەین و ئەوە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام لە ڕووی یاساییەوە ئەوان وەکو پەنابەر سەی دەکرن بەهۆی ئەو واقعی کە 100 ساڵی ڕابردوو بەسەر هەرێمدا هاتووە ئەمە دیفاکتویە کوردستان بۆ 4 پارچە دەبەش کراوە جوگرافیا بەم شێوەیە ناسێنراوە کە سووریا و عێراق و نظام چییە ینی ئەوارەش پەنابەریش کە پەنابەری وڵاتێکی ترە بێ لە بەرچەند هویەکە ئەرکی ڕێکخراوەکانی نێودەوڵەتی وڵاتانی نێودەوڵەتیە کە یارمەتیەوە بدەن یارمەتی هەرێمی کوردستانداوە لەمە ڕاستەیە بەڵێ ئەوە دوو لایەنی هەیە لایەنێکیان بەڕاستی ئێمە لە ئاستی باڵای سەرکردایەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کاری زۆر باش کراوە و لە ساڵی 2012 تاکو 2023 حکوومەتی هەرێمی کوردستان لە بودجەی خۆی کە ئەو کاتی ڕوبەڕووی قەیرانی دارایی نەبووە نزیکەی 90 میلیۆن دۆلاری لە بودجەی خۆی تەرخان کرد بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان بە پەنابەرانی سووریا کادبوون هەرێم کوچان بەڵام کێشە گەورەکە لە دوای شەڕی داعش و بڕینی بودجەی هەرێمی کوردستان و دابەزینی نرخی نەوت و هاتنی ئەو ژمارە زۆرەی ئاوارەی ناخۆ بۆ هەرێمی کوردستان ئێمە ڕوبەڕووی چەندی قەیران بووینەوە لە ناو قەیرانێکی گەورەتر کە خۆی لە خۆیدا شەڕی داعش بوو بەڵام لە ئاستی باڵا کاری زۆر گەورە کراوە بۆ هێنان و دەستەبەرکردن و هاوکاری مرۆیی لە ئاستی ناوخۆ لە ئاستی بەغدا و لە ئاستی نێودەوڵەتی بۆ لە ئاستی بەغدا و نێودەوڵەتی لە ئاستی پێویستدا بووە هاوکاریەکان نەخر وەکو لە ئەو قەبارەی پێداویستەکان ئەگەر ئێمە سەیر بکەین من دەتوانم دڵنیاوە پێت بڵێم ئەو داتایی کە ئێمە ئیشمان لەسەر کردووە بۆ نمونەگە ساڵی 2016 لە کۆی گشتی ئەو کۆمەک و هاوکاریانەی پێشکەش بە هەرێمی کوردستان کراوە لە کۆی پێداویستەکانی کە ئێمە هەمانە بۆ وەڵامدانەوەی مرۆیی 122 لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتی داعم کراوە کەواتە 178 بە بۆشایی مایتەوە و کە پێویستە و بە ناچاری لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان پڕ کراوە بەڵێ لە کاتێکە بەرپرسەکانی بەتایبەتی ڕێکخراوەکانی سەربێنەتەوەی گرتوەکان کە سەردانی هەرێمەکەن لەگەلایەنە پەیوەندیدارەکان کۆ دەبنەوە سەردانی مەیدانیەکەن حتا بەرپرسە باڵەکانی وڵاتانی یەکێتی ئەوروپا ئەمریکا هاتوونەتە کەمپەکان ئەی بۆ مادەم ڕەوشەکە بەم شێوە بین وەکو پێویست یارمەتی دەرنین خۆی ئەوانیش بەڕاستی کە سەردانی ئێرە دەکەن یا وەفدی باڵای ئێمە سەردانی دەرەوە دەکات و لە کۆنفرانس و کۆبنەوە نێودەوڵەتیەکان پەیام و مەعاناتی ئەو ئاوارەکان و پێداویستیەکان بە دڵنیاییەوە بە هەموو ناوەندەکانی بڕیار و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەگەیەندرێتن بەڵام ئێمە لە بیرمان نەچێت یەک ئێمە هەرێمێکین کە لە چوارچێوەی عێراقی فیدرال ئەوان لەلایەنی قایەنی تەعامل لەگەڵ عێراق دەکەن سەبارەت بە ئەو بابەتەی کە باس کرد بۆ تاکو ئێستا کۆنفرانسێک نەکراوە لە هەرێمی کوردستان تایبەت بە ئاوارەکان من پێت دەڵێم لە ساڵی 2014 ئەنجومەنی وەزیران بڕیاریدا کە کۆنفرانسێکی تایبەت بکرێت لە هەرێمی کوردستان بەڵام پێت بڵێم بۆ نەکرا ئێمە بۆ ئەوەی کۆنفرانسێک لە ئاستی باڵا وەزیری خارجی ڕئیس وزرا بەشداری بکات بۆی بتوانی کۆمەکێکی دروست هاوکاریەکی پێویست تۆ دەستەبەر بکەیت پێویستت بە کەسی بڕیار بەدەستە بەشدار بێ لەو کۆنفرانسا بەڵام حکوومەتی بەغدا وەزارەت خارجی بە هیچ شێوەیە هەماهەنگ نەبوو ئێمە ئەو کۆنفرانسە لە هەرێمی کوردستان ئەنجام بدەین وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق ئەوان بەدڵنیاییەوە ئەوان لە ئاسی ناوخۆ ئیش دەکەن بەڵە ئاسی نێودەوڵەتی وەزارەتی خارجیە بەڵام ئەگەر بینە سەر پەنابەرانی سووریا پێت دەڵێم تاکو ئێستا حکوومەتی بەغدا بەگشتی بە هەموو وەزارەت و دامەزراوەکانیەوە یەک نانیشی بۆ ئاوارەکانی سووریا دابین نەکردووە بەڵێ یەک نانیشی دابین نەکردووە کاک موسا بێگومان ئێوەش وەکو ڕێکخراوێک کە لەمو کەمپەکانە ئێوە ئیشەکەن و بە پێی توانەکانی خۆتان خزمەتگوزاری دابین دەکەن ئایا ئەو ڕێژەی خزمەتگوزاریانە کە لەلایەن ڕێکخراوەکان پێشکەشیان خەڵ دەکرێت بەش دەکرێت سپاس بۆ vê derfetê بتأكيد يعني وەکو جنابێک هۆشەنگیشی ئێماژە پێدا يعني di destpêka hatina penaberê me birayên me yên Rojavayê Kurdistanê yani xelkê Kurdistanê tiştek nîşê da ku rastî cihê serincê hemî saziyên nêvdewletî welatên harîkarî bex bû ku ev awayekî pêşwaziya birayê xwe kir ku rastî çi cihekî dunyayê nehat bûye dîtin yani ev êke bûnûke yani mixabin xirab hate lêkdaneve يعني جهه هندك او فالاتين هاي ببنى هاريكار بو حكومة هريما كردستاني وبو او بيتفين كوت نافا كامبادا هاي يعني مخابن صازين يو ان سياستك هاي وقت تبين انكو احتياج بنابرة
نينا او جي براستي خولد دنا باش يعني افا تشتكي خرابه يعني اف هلوستا خلقي كردستاني اف هلوستا حكومتها هريما كردستاني يا هي او يا سازين مينا دزگه خيرخوازين بارزاني و رخراوين دين خيرخوازي كوبراستي يعني نمونه كي جالك جوان نشد يعني ما جالك جاغوتيا الراستت اصل نيف دولتي دا افيكا بوما بويا جهه شانازيه چاوا نها جیهان مروفاتی شانازی پیشمرگیت کرد کو براستی بویا سمبولک بو برگیری کردن همی جیهان مروفاتی او حقیقتا کو خلق ویری پیشوازی وان لآواره و پنابراجی کری یعنی تشتکی نمونه افرول جیهان مروفاتی شانازی پیت تکرن لمخابن او تشت خراب هات لیک ودان آنها مثلا گلک احتیاجیت وانایت هی کو وكو كاك هوشنجي جيب ارقام اماجه بيدا يعني حق بو حكومتها هريما كردستاني يعني جباشن زيدت صار حكومتها مركزي تشيكا والسر سازير بو انرجي تشيكا في اخذنا سرنجك زبوارم كاكيوجي جيك لاماده بو كونفرنس دوك ابو قيران اوران فارزغار دوك قلت اعمل روبرو قيران كجديد بين يعني ما بيجي فاريكاريا هي ريفا برك دي دوك فرمانجا خدمت گزاريه ممخوينا متقلا خفت كردستان بيسوچا قلت خوشبختانه ام شيعان و فراغ بركنيو همي تشتادابين كين كواتا اوا يعني بلانك استراتيجي بلانك تكمه حكومت نبويا بو چاتيا رك خستنا اوان هاري كاريا دابش كرني برهند اوا شي بويا كاك هوشنگ الفيري بتأكيد او دشد في برسفافي بسيارة في برسفافي بسيارة بدات بس يعني اف موضوعه نا موضوعك سياسية اف موضوعه نا موضوعك اكاديمية اف موضوعك انسانية يعني براستي سازيت بيواندار تشل يو ان تشل رخراو اجانسية يو ان بيت وتشل رخراو اريكاري بخش بيت يعني نابي وكو هر بابتك دي بري خوب يعني افا موضوعك انسانية البرهندجي فان مروفان كولاتي خوب جهه لايا بيتفي باريكاري هي بو من بيجل كيش جهه دنياي بويا كو بنابر تنه صدا 22 هاريكاريا وان الاليه يو ان ورخراون ولاتن هاريكاري بخش بهتا بيشكش كرني چكووانا گلك بروبلم انا براستي ابو كوتا گوتي جيك جارنما جهانيا ما في مروفان بگمان تاكيد سيرفي كده حتى همور رساوي ياساكو مساله كجبريه مساله دير زمان حتى انو هي ولات ونتوين يجرتي بابندن هاريكاريا كان بو كردستان ايا مسونيري فانينا مشكله شي يعني كش اخر او بخوجي ليرنا يعني او بخوات تشتكي وانا بيت كنت تشتكي دور بالنفيدري سازين وانا دا استي بلند ونوينري سكرتيري جشتي وهمي سازين دي همي اجانسين دي رخراوين دين يو ان الفيدري هنا يعني او بخواد ناف واقعي دانا وكي وتقيم بو يعني بو مادام ناف واقعي دانا روجانا هاد نوتون كان فيسينجين وان هنا بوجيك باشا بباور يمن حكومتها هريما كردستان دبت يعني هول دان زيادة بك السر سازين يو ان والسر حكومتها مركزي جي شوكو براستي انا عندك كيشين واهنا انا مثلا ددسبيكي دا روشا ابوريا كردستان خوش بو پرانیا خلک ما اوین که هات بو نویر روش آوای کردستان پیخوش بود نوا باجیران دابن کار بخواد کردو جانا خود دومان لینو که او روش آبوری چه بوی تأثیر کریه جوانا آنها ها نزیکی 2000 خیزانان هنه جتنه 4 کمپین هفلیر دخواست دیکن که بینه دناوا کمپان دا چونکو روشا کمپان چتره لوان اوین کل دروی و سر رای هندیجی یعنی او آوارن ما کلیرنه یعنی اگر نسبه که میش بید بس هندك الوانا معاشك هي مشاك هي كل حكومه عراقي وردقرن لي او بنابرين مين هات يفيري يعني تشسر تشاوين دين دهاتينينا تني افنا وسر راي هنديجي ادوار تندرستيه دا مثلا ام بينين مشكلين قالكن مزنين وان تندرستيه هنا يعني خلكك هي بتبيوي بنشترجري هي او نكاري امكانيات تخوابك نخوشين جيران انا مخابن وكو بنجشيري وكو نخوشين دي يعني بارك جالك جيران السر خلك فيدري موضوع خندني هي يعني حتى درفت كاري جالك يدوان بيرك يدوان ان هالفيري هنا الكامبادا هنا روش افاي كردستان يعني كلتورك هي بيرك وان كارد كان خباطت كان لي درفت نينا يعني تنشي بشناف باجاره انا ها حق سازين يو ان رخراوي النف دولتي او معمل بچوك شبكات لفيريج بويكو او بيرك دكار بكن يعني كارك بخو بوجيانا بله گاي مسامد پشت انگیز برین سر تایبتی رخراوي یا خیر خوازي چا جدرن اف دهاتوي چا دابج که سر خلک باندوریا
ئەوەی چیە بەڵێ کاک هۆگەر لە کوردستانە ئەو ڕێژە زۆرەی پەنابەر هاتووە بێگومان پێشتریش بەردەوامە لەسەر کردووە یەکێک لەو کێشانە منەظەماتی دوالی UN بوونمونە کە تایبەتمەندە لەوەی کە خزمەتگوزاریەکان بۆ ئەم ئەوانە و پەنابەرانە دابین بکات نەکردووە ئەمە خەتای چییە؟ خەتای حکوومەتی هەرێمە نێتوانیان تەنسیقە بە باشەرێک بخە خەتای بەغدایە ئەرقە لە دروستەکە زۆر سوپاس لە ڕۆژی جیهانی پەنابەران لەگەڵ ئەو شعارە مەرکەزیەک هەیە کە لەگەڵ پەنابەرانین ئێمەش لەگەڵ یانین بۆی بتوانین ڕەوشێکی باشتر زێدەتر کەرامەتیان پارێزراوبی خۆشتر بژێن ئەو کێشەیە کە جەنابەت باست کرد ئەو ژمارانەی کە باس کرا ئەگەر پێوانە کاریەکی خێرا بکەین ژمارەی پەنابەران بەوەی کە تۆمار کراون بەوەی کە تۆمار نەکراون جگە لە ئاوارە لە پاڵی کە ڕۆژانەش ئەو ڕۆژانەش بە بەردەوام جوڵە هەیە بە بۆچوونی من هەندێک زار ئەو ڕێژانە دەگاتە ئاستی چل لە سەدی هاوڵاتیانی کورد 2 ملیۆن کەس لە بەرامبەر 4 ملیۆن ژمارەی گەورەیە یان ژمارەیەکی لە دنیادا بەحەقەت تەجروبەی لەو بابەتە کەمەکە هەرێمێک ناوەندێک بتوانی پێشوازی لەو ژمارە گەورە و زۆرە بکە ئەگەر ئەوە قیاسکەین لە ئاستی نێودەوڵەتی ئێستا هەموو دنیا لە هەموو بۆ نەجیاوازەکان گفتوگۆ لەسەر ئەوە دەکەن کە لە هەموو دنیا 65 ملیۆن و 300,000 تا 500,000 کەس لەم 65 ملیۆنە 2 ملیۆنی بەریەمە کەوتووە لە کۆی 7 ملیار لە 7 ملیار ببووە 7 ملیار ڕێژەی دانیشتوان چەند لە سەداکە لەو 65 مانای لەوەش 5-6 لە سەدی بەری ئێمە کەوتیە کە وەکو هەرێمێک خۆی چەند قەیرانی هەیە تا دووبارەی قسەکان نەکەین ئەمەشی بەملداتوە ئەمەش بۆ تەبارگرانی لێرە ئەوەی جەنابەت گوتت کێ بەرپرسیارە بەڕێی من ئەو بەرپرسیارێتە دابەش دەبی جەنابەت دابەشت کرد بەڵام من تۆزێک بەڕاشکاوانەتر باس لە بەرپرسیارێتەکە دەکەم ئەوەی کە هەیە بەرپرسیارەتی یەکەم لەسەر خۆمانە بۆ هەندێک باسی دەکەین با بڵێن هەرێمی کوردستان یەکەم لەبەرباری نەتەوەی نەیدەتوانی بە ڕۆژاوا بڵێ نابێ بێن ئەوە چکە دەبۆ کێشەیەکی گەورە ئێستا زۆر وڵاتی دنیا و وڵاتن هەمووی لە ئیتحادی ئەوروپین و لە ئومە متحیدە ئەندامن سنووریان داخستۆ تێلبەندی گەورەیاندا نایڵن کەس بچێتە وڵاتەکانیان چونکە بە نەتیجە حسابیەوە دەکەن دەخلی فەرد چەندە چەند ئیمکانیەتی ئایا کارەبایان هەیە ئایا خستەخانەکانیان قوتابخانەکانیان بەشێوە دەکایان ناکە هەندێک وڵاتەیە تورکیا 8 وڵاتی دنیاە لە ئابووری اینجا هەڕەشە لە هەموو ئەوروپا دەکات لە سنوورەکانم دەکەمەوە بۆی هەمووی بێن یعنی وەسائلی غیرە ئینسانی وەکو کاک موسا بەکاردەینی چونکە قودرەتی نییە ئەوە بکە ئەوەی کە لێرە گوزەری کردیە مەسەڵەن ئێمە بۆ پەنابەرانی سووریاش دەسەڵاتمان نییە بەڵام ئەم ژمارە گەورەی ئاوارە کە ڕویان کردووە ڕاستە حاڵەتێکی ئینسانی ئینسان نابێ بڵێ بەڵام کارتن دەبێ بەکار بێن بە شێوەیەوە ئایا لە هەرێمی کوردستان ئەمە بەباشی بەکارەوە نەئە هەندێکی لەوەی کە بەباشی بەکار ناتوە لە بێ ئەزمونیە چکە ئێمە وڵاتێکین بە سەراحەت ئەزمموی گەورەمان نێت چەند سەد ساڵیشمان کردبێ بزانین بەڵام مؤسساتی زۆرمان هەیە حکوومەتمان هەیە وەزارەتمان هەیە ئەوانی پەیوەندیدارمان هەیە ئوستاز ئێستا لە من بپرسە من لەو بوارە ئیشەکەم وەتی لە 2011ەوە پێشتریش کە ئاوارە هاتوون ئێمە ئیش دەکەین تا ئێستا ئێمە سیاسەتی نیشتیمانی ڕوبەڕووبوونەوەی ئاوارە و پەنابەرمان نییە لە هەرێمی کوردستان ئیجراعاتمان هەیە بەڵام سیاسەتێکی گشتیمان نییە مەسەلەن دیقەت بدە چێگان باڵانسمان نیە ئەوە بچووکترین شتەوەش لە بێزبوونیە مەسەلەن ژمارەیەکی گەورەی ئێستا ئاوارە و پەنابەر لە دهۆک وای لێ هاتبوو کە مەکتەبەکانیان وەستە سێمان لە سۆران 500,000 هاوڵاتی با 300,000 هاوڵاتیێژی چەند ژمارە ئاوا و پەنە نەمانتوانی ئەوانە نەقڵکەین دابەشیان کرد سنووری سلێمانی چەندی بەبەردەکەوی هەولێر چەند ئەوەی تر ئەم مۆدێلە لە نەبوونی سیاسەتی نیشتیمانی دوو بەڕاستی دەبووە بۆ ئەوە ئێستا دیقەت بدە وڵاتێکی جیرانی ئێمە ئوردونە ئوردون مەلیکی ئوردون ڕئیسی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ئەو کارەساتێک کە ئاوارە و پەنابەر ڕویان تێدەکەن یا سووریەکان ڕویان تێدەکەن بە بەردەوام لەسەر تەلەڤیزیۆن دەڵێ ئوردون تەحمولیەوە ناکە ناتوانێتن سنوور دادەخات هەڕەشە دەکاتن لە دنیا کە توانای ئەوەی نییە ئیدارەی ئەو هەموو پەنابەرە بدا ئێمە بەڕاستی لە کوردستان هەتا ماوەیەکی نزیک کاک موسا و کاکۆشەنجی دەزانین بێ سەروبەریەکی زۆر لە بەڕێوەبردنە بۆ دەجزی هەتە بوو تەنزیمی ئەو مشکلەی دەکرد لازار هێشتا مشکلەمان هەیە بە پێی پێویست مانجمنتی ئەو پرۆسەمان نەکردووە زارش کەس دەڵێم ئەو بەشێکی لەبێ ئەزممویە نەگلاوە حتا شێگەریشە لەسەر قسەی دوکاکی و گربوو بوورە گەلێک جار بەرپرسە باڵەکانی هەرێمی کوردستان ئاڵێن فەرمونون لەم قەیرانە ئێمە توانیمانە ئەو ڕێژە زۆرە پەنابەرش وەربگرین هەنیا وەکو بێمنەتێک کۆ ئێمە ئەتوانین ئیدامەی وەزەکە بین اینجا ئەوە خیتابەچین بەسەراحەت ممکنە من و کاک موسا کە ناو ئیشەکەین لەگەڵەوەی خیتابە بگۆڕێ نەڵێن هەموو شتمان هەیە نەڵێن دنیا شامی شەریفە پێویستمان بە هاوکاری هەیە گەرنا ناتوانین ئێستا ئەو برا خوشکانە لە هەمویان بپرسە دەستنە ئەو مستەوسەفەی کە کردومانەتەوە لە کەمپی گەورگۆسک دەرمان بە پێی پێویستە
دکتۆر بە پێی پێویستە عیلاج بە پێی پێ نییە لە بۆ ئەمن دوێنێ لە کۆنفرانسەکە گوتم لە بۆ هاوڵاتی هەنی هەرێمی کوردستانیش نییە کێشەکە گەورەیە بۆیە خاڵی سێم بەڕێی من دەبوا لە هەرێمی کوردستان لە بیدایەتی دەستپێک چۆن سندوقی دامی پێشمەرگەمان دروست کرد سندوقی دامی ئاوارە و پەنابەرمان دروست کرد بە قانون بە ڕسمی داوامە بکرد لە UN لە ئیتیحادی ئەوروپی پارەی بخەن ڕاستە دەڵێن پارەی زۆرمان هێناوەتە هەرێم بەس بە عەمەلی خۆ نایدەنە حکومەتی هەرێم کەس نازانێت چۆن خەرج دەکرێت بە شێوازێک دابن ڕاستە بەشێکی دەگا بەڵام بەشێکی هەمووی لە کۆنسڵتیشن و ئیدارە و مانجمنت و ئانە بڕ ئێستا قیاس بکە گەر ئەو پارەی بۆ هەرێماتوە 25% بەس لە بۆ خەبیر و ئەجنەبی ئەوە ڕۆیوە نادرێ بە خەڵک ناگا بە خەڵک ناگاتە دەست حکومەتی هەرێمیش بە مۆدێلی جیاواز خەرج دەکرێت بۆیە بە تەسەوریم ئەمە بەشەکەی پەیوەندی بارێم هی عێراق بە حقیقەت عێراق هەل لە بیدایەت ڕاگەر هەمومان دەزانین بۆ مەسئلەی سووریا متعاتفە لەگەڵ نظامی بەشار ئەسەد هەر سنووری داخست ئەو 3000 ئاوارەی کە چوونە ئەوێ لەگەڵ مشکلەی داعش ئەوانەش نەماون لەوێ ینی پەنابەر هەر لێ نەگەڕاوە ینی وڵاتێکە لێنە بۆیە مووقفیشی لە پەنابەرانی هەرێم هەیە لەگەڵ نیە بۆیە عێراق مووقفی سەلبیە پۆزتیڤ نێگەتیڤە پۆزتیڤ نەمینێ ببوورە ئاستی نێودەوڵەتیش بە کورتی بە تسەوری من شەرمەزاریە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی کە ڕۆژانە ڕوو بداتە ئەو بارودۆخی کە پەنابەر و ئاوارە لە وڵاتی ئەمە تێدەژین ئەوە جگەلەوەی هاوڵاتیانی خۆشمان معاناتیان هەیە بێدەست و پێن بە حقیقەت ئەوەی بۆ تورکیا بۆ لوبناان بۆ ئوردن کراوە بۆ هەرێمی کوردستان نەکراوە و حەق وایە بەڕاستی ئێمە هەموو ڕۆژ لە هەموو کۆبوونەوەکان پێیان بڵێنەوە بەڵێنتان زۆرە بەڵام تەطبیقتان کەمە کەواتە کاکی هوشنگ وەکو کاکی وگەر چاودێرێک لەم ڕۆژە ئاڵێ حکوومەتی هەرێمی کوردستان کەم ئەزبوون بووە خەوان سیاست و استراتیجێکی تورکمە نەبووە لە بارە چونیەتی ئیدارەکردیان پرسە هۆی لە سەرەتای هاتنی وەکو باسم کرد ئاوارەکان لە 2003 تاکو 2010 کێشەیەکی وایە ئێمە قەیرانی داراییمان نەبوو لە شەڕ نەبووین ئاوارەکان ئەوانەی داهاتن بەڕاستی بەڵام پێ قەیرانیش نەبێت لەسەر حسابی خەڵکی هەموو پارە بوو کەسەکانی ترسەکان ئەرکی کۆمەلگای نێودەوڵەتی خۆیان لە شارەکان دەژین ینی ئەو ئاوارانەی کە لە باسم کرد 2003 تا 2010 توانای داراییان باش بوو خۆیان داهاتن بەڵام لێرە دێک دوو خاڵ دەمێ ڕوونکەمەوە لەسەر ئەو بابەتانەی کە کاکێ هۆگر باسی کرد یەک ئێمە حکوومەتی هەرێم هەرگیز کەم تەرخەم نەبووە و خاڵێشتر دووپاتی دەکەمەوە پەنابەرانی سووریا لە هەرێم هەرگیز لە ڕووی نەتەوەیەوە ئێمە وەکو ئاوارە وەکو پەنابەر سەیرمان نەکردوون یعنی لە ڕووی یاساییەکە جیاوازە ناتوانین ئێمە ئەو یاسەیە بگۆڕین بەڵام لە ڕووی نەتەوەیەوە ئەوانە وەکو هاوڵاتی هەرێمی کوتان خاڵێکی تر با باز بکەم ینی پێویستە ئێمە باشی لایەنەکەی تریش بکەن تۆ تەماشەکە ئێمە هەرێمێکین سەروەریمان نییە لەگەڵ حکوومەتی بەغدا هاوکار و هەماهەنگمان نینە بە هیچ شێوەیەک و هیچ تەعاتوفێک هیچ هاوسۆزییان لەگەر پەنابەرانی سووریا نییە و تاکو پێت بڵێم تاکو ئێستاش ئێوان نەکێشەی پەنابەرانی سووریا بگرە کێشەی ئاوارێنی ناوخۆش نەبوویتە کاری لە پێشینیان وەکێک لە ئەولەویاتی کارکردنی حکوومەتی بەغدا ئەوە خاڵیشتر خاڵی دووەم تۆ گەر سەیری بکەی ڕۆلی سەرکردایەتی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆلێکی زۆر گەورەی گێڕا لە بۆ نمونە ئێستا نزیکەی زیاتر لە 200 ڕێکخراوی نێودەوڵەتی لە هەرێمی کار دەکات 200 خاڵی دووەم زۆربەی ئاژانسەکانی UN لە هەرێمی کوردستان کار دەکەن ئەگە ئێمە سەیری بکەین لە هێنانی داعم بۆ ئاوارە و پەنابەران وەکو هەرێمێکی گچکە دەتوانم بڵێم کاریگەریەکی باشمان هەبووە بەڵام لە بەرامبەردا ئەگەر تۆ بپرسی توانیتان هەموو پێداویستەکانیان پڕکەینەوە بەدڵنیاوە پێ دەڵێم هەموو پێداویستەکان نەماتوانیەوە پڕکەینەوە بۆیە لە بەرامبەر ئێمە تورکیا هەیە لە بەرامبەر ئێمە ئەردەن هەیە لە بەرامبەر ئێمە میسر هەیە لە بەرامبەر ئێمە لوبناان هەیە هەمویان دەوڵەتن بە ئاسانی دەگەنە هەموو ناوەندەکانی بڕیار ئێمە بۆ نمونامی خاڵ بۆ باز دەکەم ئێمە کێشەمان هەیە بتوانین چۆن لە ئاستی باڵا نوێنەری هەرێمی کوردستان لە کۆنفرانسێکی دەولی لەسەر مەسەلەی ئاوارە و پەنابەران جێی بکرێتەوە بانگێژ بکرێتن وتارێک پێشکەش بکەن بەڵێ کرایە ئێستا لە ئاستی باڵا بانگێش کراینە وتە بۆ نمونە لە پێ دەڵێم لە هەر سەرەتایی ئەو مانگا بە ڕێز وەزیری ناخۆ بە نەنەراتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی یەکێتی ئەوروپا بە فەرمی بانگێش کرا وتاری هەبوو ئەوە دەستکەوتە لە کۆنفرانسەکانی تر هەرێمی کوردستان بەشدار بووە بەڵام
ئێوان تعامل لەگەل بەغدا دەکەن بەڵام لەسەر ئەو پەیوەندیانەی هەیە بۆ ئەو ئیشکردنی ئەو جدیەتەی حکوومەتی هەرێمی کوردستان من بەدڵنیاییەوە دەرلێم و دووپاتیش دەکەمەوە هەرێمی کوردستان کارێکی زۆ گەورەی کردیا وە سەبارەت بەوەی داخستنی سنوورەکان خاڵێک لێرەدا هەیە پێویستە ڕوومبی بەڕاستی بۆ نمونە بە مووسڵ جیرانی توێە لێ قەومایە درندەترین ڕێکخراوی تیرۆریستی بە دوای کەوتووە سەری دەبڕی تاکە پەناگە تاکە شوێن پەنای بۆ هینایە هەرێمی کوردستانە ئایا ئەو بڕیارەی هەرێمی کوردستان لە دکردنەوەی دەرگا بەڕووی ئەو هاوڵاتی مەدەنیانە ئایا گەورەترین کاری مرۆیی نییە کە ئەنجامیانداوە دەست خۆشمانەی ئەمەش گەیشت کاک موسا کەرەم بابوو مە بەحسی حکوومەتی کرد مە بەحسی لایەنên نێودەوڵەتی کرد وەکو ڕێکخراو هین وەکو ڕێکخراوەیەکە خوێرخەزی وحتى شحدي تنسيق قال لك خراوين في دولتها بوجود باب وارن افان باراباز بخو بوموتشي خو طرخانه كان اي اف راوش فان اورو فان بنابرا قال لك خرابه وتنسيق قال لي يعني مدبت اخفنا كبتشوش بالسريا كاكو جري وكاكو شنجي بحث بكام يعني براستي بدايتي ما مشكله ازموني هبو يعني بلا شرمينه كاين چونكو ام فير ببوين بچينت كامبادا ام فير نبوين اداره كامباب كاين بس پشتی هنگی پراستی حکومت محاولات گلکیت باش کردن ابتایبتی او پلانوان هی بو بری دست بکردنا اپراسیون موصله یعنی پلانک گلک گشگیر و همه لا جی تداهد بنا بحث کردنی بس ما مشكله هاي يعني او تعاطفه انسانيه الحكومه هرم كردستان هي او تعاطفه انسانيه تركيا نينا هذا حقيقتك ويو ان جي تزانيت يعني ابا بوندوريا في اخر منين بدينا سياسات عاطفيه از ده مسروي او تعاطفه انساني او كل حكومه هرم كردستان هي نال تركيا هي نال لبنان هي ونال اردن هي يعني كاك هو قري بحث كرت كو چنجارا سروكي كومارا تركي بخو اعلان كريا اگر بوما هنا كان ام ده منشايا اورا جوزينا وسر حدودي بنابرا كوبهن بولاتين وين اوروبي سر راي هنديجي روشا اورا ويا بنابرا او كل هرم كردستاني هي جلك باشترال تركي جلك باشترال اردن جلك باشترال لبنانيجي سر راي في وضعي هي او ابا موضوعك انسانيه يعني براستي ازبط فيكي بيجم اوه حتی سال 2015 تشتکی گلکی ایجابی بود که حکومت هرم کردستان کو نوینراتی سیاست خلق خود کرد چونکو پراستی با از بوی کی بیجم که کوشنگ جلویه که کو گرجی و کو کسی که شارزاد به موضوعی دالویه که کوشنگ پیوندار به موضوعی باره هر گران سر ملت خلق ما بو ها يعني او خلق مكري بخو ابتايبتيجي بو كردن مين روج اوا نا حكومتي كر ونا سازين يو ان جي جام خلق دا خوجيت قيران دا بجا بشتي هنجي بجا حقي ما بجا انها حقي ما يكو حتى 2016 2017 كو ام انو كان نافراستا 2017 حقي ما يكو فشار زيادتر جواشن زيادتر سر يو ان وسازين دولتي كواتا كاي موسى ازدي سرنجا كاتا بري بحث كم بسيارك تقول ريك خراين في دولتي يو ان تن اگر جاي كهمي تجبو دابين كري بن عود بيجن تماما بيا كري او ايتر باش تاخذ دني ليه او كيش لا نشد زختل سربان ريك خراب كد كو فعلا واقعي قبول كد بيتا بيش براستي درجه كاكوشنجي جي بحث كر كاكو جريجي بحث كر حكومتها مركزيه يعني ام حكومتنا بابو افهميها ولدانت ما وهاتوها ورا ما بو حكومتي اكلي اف بابتها براستي بله يعني اكلي اف بابتك وام بشين ونرى معاناه ونراتيا معاناه خلق خوبكن چونكو معاناه تمتني افانينا يعني قال لك تشتين دين معنا بازبوطه تشتكي بيجم انا هاجي صازيت يو ان اس ار جيفا جمارا همي بنابرا ندايا انا هاجي مثلا بجني ما ده كامبيت بنابرا هنا هليره ما احتمال 15 كامبيت بنابرا هبر كاس بحث رجالات كردستان هناك ما كان باكوا هي الفيدري ما كان باریکه هي ما كان آزادی هي كاس بحث اوارد بنابرت باكوري كردستان هناك يعني ابا فشارك دي كان سر خلق فيدري بس براستي وكو كاكوشنج جي بحث كري يعني ابد
حکومت هرما کردستان وکو بیانیک برای خوا نکریه و حالتا بلکو وکو یکیش خوب بله کای مساعد ویت و مخابن سازیت یو ان و رخراو النو دولتی جی افیکا یعنی وکو عمل ویرد بجینه وکو او کریا استفاده جه کریا وکو پیدوی آری کاری زبرین دفعه با عندك میوانه میدی هنه اگر کرتی کرم که هین وکو پنابرت روشعوای کردستان بگمان خودان مالن لی پرساوت چی کاک هوشنگو کاک هبم وگردکن بله خسکا کو یکی نونرک جیو ان الفيدي حاضر بانا جبر او تشتي او بحثيت كن ام حمو ام جبارنا تو بيجا يو ان ام ضريبه ككردم ددين كانتو قالك منظماتين بين كردن يعني براسي قالك جارة منظمات على داوستانديا انه افتشها سر هسي حكومتها وسر اصلي حكومتها لبنان الاردن وانا نبي رنجي هناك او قلتنا او بيجن بوي رنجي هيا ام ضريبه نتوي يعني قومي ام ددينن يكجي حتى وكانها منظمه جواد دبليو اف بي سريع صدي شيست ارزاقي خلكي هاتيه برين او كسي هاتي برين قالك جوا محتاجن ايرو ام حموجي زانن كردستان وضعي ابوري نما شغل نما كار نما او كسنا فيك ام هذا ارزاقي ابو صال ونيف هاتيه برين جبرتش هاتيه برين ده جرى محافظه سعطا وخشوك حكومتها هرما كردستاني بخجي تدخل تذكر يو ان سي ار خو تدخل تذكر مع الاسف سبب شبويا هي نظام سبب شي ارزاقي هاتيه برين سيستمك دانينا او بخون زانت شو سيستمك عشوائيه نبري رنجكي وقت بيجي فعلا يعني كسنا قلق مستضعفين هنا حتى وقف صاروا نيفا ارزاقي وابرينا وشغلنينا وكارنينا وضعوا فنابرا قلق يخربوا منظمات افصال ونيفا اكتريواش كامباتشون كسنا ما انها يعني حموجي كتيس اصي حكومتي مثلا صحي درمان نمانا تختار وقتي كامن مثلا مدرسه مش استاذ واناكي حمو قربان نصر هرمي كردستاني وامزان وضعي هرمي كردستاني بشرنجيا كارنا ما خلق الزربه بشغلي وارزاقي خلقي جهاتنا برين راسي مشكله كمزنا يا دو مسلك اتخاذن في بيجم بري صالك الكفي كامبي وزير كوتش براني عراقي يا عراقي مبخدا خارج ذكر انه اف كامبا هناك حتى وكان ها خلق هيد بن خيمه هذا ابو تشار صالح وعد انه ام غرفانا او زوترين وقت جوار شكن حتى وك ايرو نامك جيبو منهاتيا حكومتها هرم هري افتشتهد بحمو حكومتها هرما كردستان صار استخو افتشتهد براسي اريكاري كزور مازنكر ودزغا خير خوازي برزاني چند منظمات دي تركيجي كاركي مازنكرن بس حكومتها عراقي 1 دينار منديت يلي كان صرف كده بل سپاس بتاكيد بمعاويت كرم که اساس كم سيارته جدا من همو تمام كريت تجنبن ام خيراتنا قناتا 24 دكن خيراتنا هر سل ميواني خود دكن از یک جواب هنا برای کامپا گور گوس کما بله معاناتی وی ملتی هنی و کامپا هنی اجش ور بد مخویا کرد 16 هیوا 80013 ام درباسی کردستان باشور بود بله امش کردستان سوری هاتن حکومت هرما کردستانی و ملت کردستانی پیشوازی که مازن وی ملت روجاوای کردستانی کرد خلال هیوا کدا کامپا مخصنا باجار با آوی بكهرباء وبجميع تشتي لوازم شكوش برارة بله ما اگر كرتي نكا روشا منظمات الدولية حكومات روشا وانا ام في مسؤوليتها هني حتى انها اف 4 سالي ما تشيبو ام تخيما دنا افصال ونيفك تشيبو ارزاق قدبونا ام في مسؤوليتها يدخلنا السكرة منظمات دولي وحكومتها مركزي دا جبر حكومتها مركزي تعاملك دولي بيرت هذا كرنج بالحريمة كردستاني حريمك بو نسر بخبو فيدرالي بو التعامل بحكومتها مركزية هذا كرن أو حكومتها مركزي تشتك كوتش بري أو أرزاقي وبري نكر روشة وشاي أرزاق بو أنها يتخار النبيت بابو ما ديتشوي أرزاق نهاش بو بنابرانين تقريبا 600 أنت بيدات كن هنا أرزاق أم بيدات كن شو قوشت لاشي خو أم بيدات كن يعني سر حسابي خو ذاتي شغل جوانينا شغل جوانينا ايه كيرت الاسمان دي املتك كرد حكومات دايره دا بنت خلق دا املتك كرد عادات وتقاليدنا ما هنا تشقى ام برشي بنقول بيجي ما تشاوي وضعيتها ام بيجي الحمد لله ام باش الحمد لله ام باش ما زالت حريمه كردستاني دلا بس تنابي مادام تو بخوجي فيت بيجي باجي بيانيو كي بو فيري خراي كارزاق تبري مادام افصلوا تشتكي ارزاق تبري وارزاق بخدا بنت هر جهه كي بيتي خلاص بله ام مسؤوليه منظمه خنا سكره حكومتها مركزي دجبر حكومتها مركزي بشعب انساني الكوتشبري كردستان السوري نميزه بله بس دقيقه بس ياد الدواء ام في قيران يتحمل بكن جبر كردستان قيران كي درباست به وبري مال
ڕۆفرام دۆمەیە 25 حیوانها ئەمێ وێ تحملێ بکەن بۆ سەرخەبوونا کوردستانی و دیسە ئەدبێژم بژی کوردستان و بژی سەرۆکاتیا کوردستانی سپاس کێ دێماویت کەرەمکە ئەگەب کورتی تکایە ام خيراتنا واتكم سلسلة شعباتن برا والله تشتاكونها ام ملاحظتكن كشي مي هري مظن بيحترج منظمانا نشتك سيدينا جبر ام منظمه افريق خراوي كون هاد ناب كان بيدا يشتكن يعني وكو بنابرك يا ازانب اولي دا ميزان مثلا امي سر اصلي مثلا بس انه شات هن يشتغل مثلا مع شيء هر كارمندكي منظميه دقها حتى دوزه 16 ورق دولار يعني 1600 400 دولاري اما انا هاد شماني كتير دزقها خير خوزا برزاني دا او اداريتكي تدميزاني فقيره مع شيء 600,000 ان 400,000 وبهتر شغلي واجز يدبوا طبعا يعني يو ان كما دسبيكي مثلا افقى كيمياء هنا بري دانا انساني كو اساسا شغل نتكرن مخابن منافي انسانيه تباكن لي والله تشتكي انساني الجمانينا اديست بجمتها هاجر نجد دزقها خير خوزا برزاني بانا اجدقا او حتى فيك اللي بقالك جما فيك وكا نافي شلو غنتنام بالما يعني امي اجارين بربانا جنزام بل سپاس بوتا كواتا كايك وشان كي امانه خواردني ام بدسنا كي ايش نيه و يتر وصالوني وك ري خرابكان بدولتي خوراك لم خلك بريوا يعني شو سيري ما كان مساله انساني ام خلك يتر توشي كاراسات بمشي بي خوي صالوني وكني لما سر بريال اندا بهوي كمي فند رخراوي خوراكي جهاني ببريما قدارين ولا استي ولا سروكاتي حكومتي هرم كسما قدار كتوا وبرز وزيرنا خو لا كوبنوي بيستنوي بينز لجنه والای لنيوان هرمي كوسان وبغدا يو ان لبغدا اما يكك ل بابتا كان كما برز وزيرنا خو باسي كردو وزور سو لويت بريار درا كاو فراغ دروز دبيتن وزارتی بازرگانی عراق پر بکاتو و خوشبختانه او توصیه پیشکش به برای سروک وزیران که سروک وزیران و امر لامان عامه امر درسول بو وزارت بازرگانی هنگاوی جدی بنیتن بو برکردنەوەی ئەو بۆشاییەی کە لە ئەنجامی بڕینی خۆراکی ژمارەیەکی زۆر لە ئاوەرە پەنابەران بەهۆی کەمی بودجە لەلایەن ڕێکخراوی خۆراکی جیهانی پڕ بکەنەوە ئەمرەکە دەرچووە ئێمە وەلەگەر لیژنەی باڵاوە لەسەر خەتین بتوانین بەرنامەیەک دابنێن وەزارەتی ئەمریکا دەربچێ پراکتیزە بکرێت خۆی ئەوجا پرسیارەکە بەڕاستی ئێمە تەماشا نەتیجەکەی دەکەین چونکی زۆر ئەمر دەرچوون جێبەجێ نەکران بەرپرسیارەتی وەزارەتی کوچ و کوچبەرانی عێراق لەم مەسەلەیە دەچوون برادێک سەرنجی هەبوو لەسەر وەزیر وعدی پێداوە ئەمە فترەیەکی زۆرە وعدەکەی جێبەجێ نەکردووە وەڵا سەرەتا من حتا باسەوە دەکێ بوو بەرەگا وشان ئەڵێن حتا لە ناوچەیەکی کوردستان بۆ ناوچەیەکی تر لەبەر بیر و بۆچوونی سیاسی تەعامل جیاواز هەیە ئەم سەرەتا خاڵێکم باس کرد گوتم یەک نان یەک سەمونیشان بۆ پەنابەرانی سووریا دابین نەکردووە یعنی وەزیری کوچبەران خۆی کوردە ئیتر ئێمە باسی لایەنی سیاسیەکە ناکەین کوردە لە وڵاتەکەی ئەزمەیەکی قۆڵ هەیە زۆر زوو سەردانی ئێرەشەکە بەقات و ڕیباتەوە مۆتەمەری سەحافیە بەسری هیچ نەکردو تو ئالیدانێکیش بە خەڵک نەداوە ئەی ئەو هەموو سەردانەوە ناخر من سەرەتا باسم کرد گوتم تاکو ئێستا بۆ پەنابەرانی سووریا یەک سەمونیش حکوومەتی عێراق هەموو دامەزراوە باەکتە دوو خاڵی تر لەسەر UN و ئاژانسەکان بەباز بکەم بەڕاستی هەر ئەو بەڕێزانە و کاکێ هۆگریش باسی کرد یعنی بەسەوان نین ئەو تێبینیانە ئێمە شەو تێبینیمان هەیە لە مێژە باسیشمان کردووە لەگەر وڵاتە کۆمەک بەشەکانیش کە زیاتر لەسەروی پانزای ئەو فەندەی دەدرێتە ئاژانسەکانی UN بۆ ئیداری و خەرج و مەخارجی خۆیتیان ئەوەش کێسەشی گەورەی دروست کردیە بودجەیەکی کەم دەمینتەوە بۆ پرۆژە و چالاکی مرۆیی بەڵام شتێکی پێم خۆشە باز بکەم ئێمە ناتوانین ئەو سیستەمە بگۆڕین ئەوە سیستەمێکە لە نیویۆرکەوە سەرچاوی گرتووە وڵاتەکانی ئەندام خۆیان دایان مەزراندووە بەڕاستی ئێمە وەکو هەرێمێک ناتوانین بە هیچ شێوەیە کاریگەر لەو بابەتەی بکەین و بیگۆڕین لەوە ڕاستە زۆربەی پارەکە لە بۆ ئەوەی دەڕوە ئیدارەدانی خۆیان بەڵام خاڵێکی تر هەیە ئێمە دەستەوەستان بەرامبەر ئەوەش نەوەستاوین بەڕاستی ئێمە بەردەوامە لە ئاسی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە هەوڵەمانداوە فەندی ڕاستە و خۆ بینین لە بۆ ڕێکخراوەکانی خۆمان ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەگەر دامەزراوەکانی خۆمان وە تا ڕادێکی باشی سەرکەوتوو بووین باوەی تەواو بکەم باوەی تەواو بکەم ینی چەند کورتی بڵێ چەند پرۆژەیەکی ینی زۆر باش لە پارێزگاکانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لەلایەن دامەزراوەکانی خۆمان سەرپەرشتی کرا و جێبەجێ کرای ئاوارە و پەنابەر و هاوڵاتیانی خۆشمان لێ سوودمەند بووینە ینی کاتم زۆر کەمەوە ببرە کەواتە کاک موسا ئەگەر ڕەوش بڤی ئاوایی بین منەظەمات بڤی ئاوایی نانێ زادێ خەڵکی ببرن
مثلا و پاره خورا به موظفت خو خارج کنی نه کاری خرابه که خیر خازی گلو آلترناتیو چه جبر که بی وی بید پیروش خراب بید ما محاولات تخو كرنا براستي وكو دزگه خيرخوازي بارزاني او اخفتنيت وان باريزاجي كري نشان هنده يعني نوكا تقريبا 25 لصاد اكنجيت في كامبي اريكاريه دبليو اف بي جي ورناگرن ما محاوله كريا وجه سباسيا براستي اولا خلقي كردستان جه سپاسیه کو هاریکارین مبونه کو ام پشتیوانیا وان بکن بردوان تاثر دی ادامه ابید دولتا کویت هاریکار بو تایبتی دولتا امارات براستي گلک هاریکار بو گلمه کو ام بشین وان والاتیا پروکین بس اوا تشتن وقتینا يعني اوا براستي چاره سرت بناراتینینا چاره سرت بناراتی اونکو كاكوشنجي جي ايماجا بيدا دبليو اف بي البرا المانجا حفت يعني قرار بو بيش رمضان بس ما رمضان هاتت نافدا جارا كدي بيدا تشونافي بكات بوان برنامج كودان اي او نوع لا اوان صوص دايما واس متاكد جم بشتي جيجني مباشره دي دس بكن جارا كدي بوان كيسا دابچنا او كيسنكو اليكاريين ارزاقين خوراكي ناگهي توان بس اوجي تني بابتك ما بابتن تندرستي هنا ما بابتن جهوان هنا ما ايماجا بيداوانا بروجي ايماجا بيدا كو هناك دناوان عندك دناوان ده هنا هيش تاجي دي خيوات دانا يعني خيوات چه خيوات چند ديجي كواليتاويا باش بيت صالك 2 صاله زيدتر جي فمانت دانيه يعني او حالات ولتت مخابنج يعني صوتن خدينك اگر صوتنك چه بيت كيمتر جدقه هم خيوات تا صوتنه بتايبتي جيكو يعني او كاريگريا گرمل سرچه بو بيتن البرهنده يعني پیشنيارا ما او داخوازيا ما او يا ما او كو حكومت هريما كردستان كو سازين يو ان بتايبتي چكو براستي او على قدارن پنابرا او هر کسکی على قدار تر اوريكا باشتر جراوشا پنابران و بدن و ام دزانين ام نوينراتيا وان دكين و ام دزانين كيماسين وان چنا وان كيماسيان بو چرا مساكواتا بدي كما بسيارك بو كاك وجر اگر بمشي حكومه ريمي كردستان تعامل بكازيات يعني عاطفي ظالبه لسرزيات لسر حسابي خلقي خوي بوجي خوي بم امكانياته احتمال سر خلقي خوي او هستن تويه ادامي ام روشه بكا بيتو هي ام بردام دبيت ام بيست الترناتيفي ترهبه برلوي والله بسيارك دوم بدلني يعني باساني حكومه يريم قدرتي او نيه تحملي او عبء بك لبرتسه ببي معياري دولي لا لروي بنابري سي قوناخيا قوناغي كم رزقار كردني انا لمردن تواوي يو ان منظمات دولي دينا بيش بوا قوناغي دوام كقوناغي غوراني داخوازي كانيتيان لوي ك تو ارزاقي بسردا بشكي بوي ايش بكاتن قوناغي سيم باش بين صال امن بلند دمهميان اوان برو بين صال لا باش بين صال لهمو استي دنيا لحلولي دائما قرين يعني دبنا هولاتي ولاتا اقامه انا دريتي وديشت زيد بن كعراق وناداتا بنابري سوري يعني اوتا دبي بقر عوده دسبدك دقرينو ولاتي خويان يا ولاتي سيم هل دبجيرن بصراحه لقوناغي سيم هيت هاو كاري اقنامين استاو ارزاقي كم بوتوا خوي معياريا لهمو الدنيا استا صالي دهاتو هركز ارزاق ورناغري ضل نيابه بويا برأي من لهريمي كردستان استا ضروريه اما مثلا بو او ديوسي بس بو پنابران واز الاواره بينا ومساله چكيا بو پنابران زور ضروري استا اما لگر ائتلافي معارضه سوري قصب كاين زور ضروري لگر حكومه سوريا قصب كاين چونك استا دزاني مساعداتك دستنا سوريا وحكومه سوري بيرميشن يعني موافقه دات لتشوينك تبدري بو خويندنيان حقنيه براستي بارا لحكومه يارين بدريت نو مانغا ما مستاكان يا بارا او دغتيا دبي حكومه سوري تحمل يو ان تحمل يو بكا بويا بتصوري من ايه مقصش مان لسر ربعك مليون يعني بحد 250,000 كسا اما اگر بتسيت قوناغي سيمي بصراحه او كمباني كهرباء اوي استايا خومان ديزاين روجي كم دبتوا نا منظمه دمينه نا مركز دمينه نا مساعدات دمينه دبي حموي هريم تحملي بويا دبي امبر بيشنياري من اويا يونتك دروز بكري ارجنت ايش لسر او دوسيب كا بتايبت حكومتي هريم قدرتي اوينيه استحاولاتي خوي بيبروناتي ناتوانيت لو زياده ترخص مدغزاري براما بن خشك مان بن اي حاولاتي كان خومان برا خشك مانين ناتوانين استموتسي بدين يوم متددين از مكان مان غورن لبر او يونت دبي دروز بالدراسه بكاتسون كبدلني اي بيدلم لا ماوي صالي دهاتو يو ان هرتسيلي بك هيتس كبارا نادن بو بنابر لبروي دتسه حلولي دائم بو دبي حل جزري بل سباس من ام كوتاي برنامج بقسي هندك اخذنا كب كورتي كي دماغيت كرم كاي كر كورتيش بركو
وقتی ما گلک کی مای سپاس بۆ قەنەتە 24 و میهوانین هێژا دەستپێک ئەم دخوازن ئاریکاریکە دەستپێکێ دەیانی ئەهەمشی جەمە خوێندن دامەکش مامۆستارە هەبێ مامۆستێمێ مەدرسێ کوڤی ڕەنگی مامۆستێمە هەموو کێژ تمام سپاس بۆ تەکێدی بس ئەزی کورتیشتەرە بێژم سەر قاعدەی ژمارە چێتکن ینی چێژی بکن شخەلکێنەوەی یەش خۆلە خانیاچێ بگەنێک جێ بەلکی حەقی خواردنە واجب وارەنە سەر ئەرزاقەجی دەقەنەش کورتیشتەرە ئەز بدم ینی سەر ئەرزاقەجی مامۆستا برادەری مشتەغلی سەر ئەرزاقە ینی نهابەت vê عیدێدا من ناف خۆ چێکردمە ئاریکاری مەبخۆ چێکە هەنەکە بە ئاریکاری چێکردیا مەدایا هەنێک va پەنابەرێ گوتیشتێک جەموانی تمام سەرنجە دەگەشت وسەر کە هەرابێژی مامۆستا ئەم دخوازن بهتر ئاریکار بن ئەنی کە هەرابێژی گەرمە کێدی ماویت کەرمکە هێکە دیژی شێت باوی کورتی gelek şimdayım bisip kurti jor bêjim. ئەرێ Dispêket bilim penaber. Bibur nav ne penabera. Penaxwaze. Yani kesê vê de kesê va kampê me rojava navê me penaxwaze. Ne penabera. Û ser penaberê penaberê. گەرە کێشە çi Ji ber ku kêşeke gelkî mizin vê de heye. Bego penaxwazin. Ya doğa ez tişekî kelkî biçûk bên bis biburin yani ne ser wa hersêka. Kursiyê wa mêzê kursiyê penaxwaze bi mêzê ne. Sistema ku qenal çêkirî kursiyê baş dayî wa kursiyê ne baş dayî penabera. Ez baş de bersivata bêjîdem ev asayî ev sadna de bernameye Ev ne? ev asayî Sistema Ez herêmê Rêxirawa- nav zankuyê herêmê hemî deverê herêma Kurdistanê jî wisa ev çarçovê bername wisa ye سیستم رخراوی نافدولتی جیولانه منظمات دولی جیولانه یعنی جدایی نافبرا رخراوی هیا نافبنا بنا هیا tamam tamam spas kê dimavît Jiwe kesekî dê serinç kevata gelekî danîşî ez barim keşê to ne hîna bêjin em çi bikin bes bi her hal evan biradara behs kir êkeş standardê bername ev ê ji ber ku sêmêvanê esasî me el muqabileya dayîn baş û ev şêwazî bername her cêkê wisa ye kevata temaşevanê ji ez li dawiyê vê serincê dibêjim bêguman weke aliyên peywendîdar bin dem nemakayekî wişeng aliyên peywendîdar dibêjin herêma Kurdistanê berdim qeyraneke cidî daye pêwîst e stratîcekê durmewda siyasetekî ya pragmatî hebe bû çawatê îdarekirina vê babetê eger şêweyekî eqlanî û mantiqî waqî net atifî îdara vî babetî neytekirin dibe pêşa rojeke nêzik ev qeyrane kurtir û kurtir bît em ê vîdarên serinca van berêzan bu aliyên peywendîdar geştî taybetî penaber ku dibêjin UN xarin jî tenane şwanberiye hiç avriyekirê nede bas parê xwe dite mazifet xwe herêkê çend nizan waraqê dolarî rawşan jî bivî awaye berhal ta da bêşkirina pirsekê dina gerîng temaşevanê li başûrê Kurdistanê dixêr û xweşe